سەڵاتان لێبێ ئێرە بەرزایەکانی سلێمانیە ئێستا ئێمە لە باڵەخانەی دیچوارین کە لە ئێستادا زۆربەی کارەکانی تەواو بوو و دەستمان کردو بە ڕادستکردنی یەکەکان بۆ خاوەنەکانیان. باڵەخانەکەمان پێکاتوە لە چوارەکەی جیاواز کەوانیشدا بەشکراون بەسەر دوو ڕووبەری جیاوازدا ڕووبەری 195 متری و ڕووبەری 210 متری و لە تەواوی یەکەکاندا کەوانتە ڕسپیکراوە بە دیاری بۆ خاوەنەکانیان. سەرجەم کارەکانمان بە کاڵەتێکی بەرز و بە بەکارهێنانی کەرەستی بیناسازی سەردەمیانە لەژێر چاودێری تیمی ئەندازێرانی پرۆژەکەدا جێوەجێکراوە.